بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە ئەڵقەی ئەم جارەی چواردە خولەک لەگەڵ بەڕێز تێکۆشەری دێرین کاک دکتۆر مەحموود عوسمان باسی کۆنگرەی حوتی پارتی دیموکراتی کوردستانەکەین کە لە ساڵی 1966 لەگەڵاڵە بەسترا. گرنگی ئەو کۆنگرەیە چی بوو بە تایبەتی دوای ئەوەی کە باڵی مەکتەبی سیاسی لە پارتی جیابوومونەوە. ئێمە لەم ئەڵقەی بەرنامەکەماندا تیشکە خەینە سەر لایەنە مێژوویەکانی کۆنگرەی حوت. کاک دکتۆر سوپاس دەکەم بەوەی کە لەگەڵمانای. ئەگەر باسی کۆنگرەی حوتمان بۆ بکەیت لە ئەو کەش و هەوایی کە کۆنگرەی تێدا بەسرا چۆن بوو بە تایبەتی لە دوای کۆنگرەی شەشیش بە تایبەتی ئەوەی کە باڵی مەکتەبی سیاسیەوەی کە پێیانەوتن جەلالی و دوای ئێوەش بە مەلای ناسران جیابوو بوونەوەمانە کاریگەری چۆنی هەبوو لەسەر کۆنگرە؟ پێشەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران و بیسەران. کۆنگرەی حوت لە کاتێکە بەسترا زۆر ڕووداو هەبوو تەڵا لەو کاتە لەلایەکەوە ئێمە لەگەڵ حکوومەت هێشتا لە ئاشتیا بووین، یعنی شەڕ و شۆر کەم بوو تەوان و بەیانی 29 حوزەیران دەرچوو بوو بەس جێبەجێ نەکرا بوو. لەلایەکی ترەوە کێشەمان هەبوو لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی کە جیابوو بوونەوە تەوان ئەو وەختە و بە تایبەتی ئەوان چوونە بەغاش تەوان لە وەختە وەزعەکەی زیاتر تێکدا بوو و لە عینی وەختیشا مەشغوڵی دووشت بووین ئێوە لە کوردستان. یەکێکی عادەی ڕێخستنی حیزب کە لە مۆتەمەی شەشەوە تاوی کێشە زۆر بوو، کۆنفرانسی ماوەت و مۆتەمەی شەشوانە چۆن ڕێک بخرێتەوە بە ڕێکوپێکی بە جوانی بە تایبەتی زۆریش لە جەماعەتی مەکتەبی سیاسی کۆن هاتنەوە چونکە لەگەڵیان بوو، بەڵام کە چوونە یعنی خەڵکی ئەناسر بەڵانە وەکو ئەوان وەکو کاک عەلی عەبدوڵڵا وەکو کاک نووری شاوێش بازێک کەسی گەورەشتیا بوو. طەبیعی چونکە لەگەڵیان نەچوونە بەغا فەرق هەبوو کە بچنە بەغاوانە. ئیتر کۆنگرەکە ئەو شتانی هەمووتیا بوو. شتێکی تری زۆر گرنگیش هەبوو کە لە کۆنگرە ئیحتیمام پێدرا و باس کرا، مەسەلەی چۆنیەتی ئیدارەکردنی ناوچەی کوردستان کە بەدەست ئێمە بوو، ناوچەی ڕزگارکراوەکان. طەبیعی مەکتەب تەنفیزی هەبوو، مەکتەب تەنفیزی ئیدارەی سەحەی هەبوو، تعلیمی هەبوو، هی عەدلی هەبوو، هی ئەوقافی هەبوو، هەر وەکو چۆن وەزارەتێکی بچووکوانە کۆمەڵایەتی ئەو شتانە خەریک بووین ئەوانەمان ڕێخستەوە چۆن ئیدارەی ئەو خەڵقە بکەین لەو مەنتیقانە. ئەوە شتێکی گرنگ بوو کە زۆر ئیتیمامی پێدرا و ئەوەش زۆر باس کرا لە کۆنگرەکە. دکتۆر با ئاخر بریار چییە؟ ئێمە خەریک بووین لەو شتانە لە 65ەوە خەریک بووین، بەڵام تەڵان بریار ئەوە بوو کە پشتی گیریە کرا پارەی بۆ تەخسیزەکە هەر فەرعا هی خۆی هەریەکە بەشی خۆی هەبوو لە مەکتەب تەنفیزیەوانە. ئەوەش گرنگ بوو یعنی حساب بۆ خەڵق، خزمەت گوزاری خەڵق، یعنی یارمەتیدانی عالم ئەوەی کە هەبوو ئەو مەنتیقانەی کە لە هین ئێمە بووین. چونکە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژ وەختی خۆی کە لە 64 مانگی 64 دروست بوو، مەکتەب تەنفیزی دروست کرد، هەموو نەوع کەسێکی تیا بوو، حیزبی، عەسکەری، عەشایر، پیاوی دینی، قەشەم، هەموو نەوعێکی تیا بوو و گرنگیش بوو هەم هەوڵمانەدا لەو مەنتیقانەی کە تیاژین کە مەنتیقەیەکی فراوانیش بوو خزمەتی ئەو خەڵقە بکرێت چۆن ئەوان خزمەتی شۆڕشیانە کرد، ئەمەش خزمەتی ئەوان بکرێت. ئەم هەموو خاڵانە لە کۆنگرە باشەوە بازێک لێعادەی تەنزیم وەختی مەکتەب سیاسی هەڵبژێرا بۆ نمونە کاک عەلی عەبدوڵڵا و کاک نووری شاوێش بەڕەحمەت بن هەردووچیان وەختی خۆی لەگەڵ باڵی مەکتەب سیاسی بوون، مەکتەب سیاسیش بوون، بەڵام لە هین گەڕانەوە ناو نەچوون لەگەڵداری کۆنگرەیان کردیان کرد و هەڵیش بژێران بە مەکتەب سیاسی لەگەڵ ئێمە ینی مەقسەم هاتنەوە ناو کۆنگرەیەک بوو کە هەم حسابی حکوومەتیە کرد، هەم حسابی ئەو دووبەرەشیە کرد، هەم حسابی عادەی تەنزیمی حیزب و تەنزیم مەکتەب سیاسیوانەیە کرد و هەم حسابی ئەوەیە کرد چۆنیەتی ئیدارەی ناوچەکانی مەنتیقەی شۆڕش و خزمەتی خەڵق
هو کۆنگرەیەکی گرنگی ئێوە توانیتان ئەو بۆشاییەی کە مەکتەبی سیاسی بەجێ هێشت بۆ پڕکەنەوە لە کۆنگرەیە تا حدێک نەک 100% طبعا ئەوانی زۆر چەکدار لەگەڵیان ڕۆی جەماعەتی خۆیان ئەوانی هەبوون بەڵام وردە وردە پڕکرایەوە و توانم بڵێم زۆر خەڵقیش کە لەگەڵ باڵی مەکتەب سیاسی کۆن بوو بەڵام ئیتر کە چوونە بەغا وەزە فەرقە ڕێیەکە زۆر کەس گەڕانەوە ناو حیزب هەیە نەگەڕایەوە دانیش بەس هەبوو گەڕایەوە یعنی ئەوەش تاسیری هەبوو کە زیاتر بتوانی تەنزیمی ئەو خەڵقە بکەیت ئەی دوکتۆرێەوە لە کۆنگرە حسابی ئەوەتانە کرد کە نوێنەری مەسەلەن هەموو شوێنەکانی کوردستانی تیاابێ شوێنەکان لە کۆنگرەیە هەبێ یاخود لە مەکتەب سیاسی هەبێ برا حسابی هەموو لایەکمان کردبوو و بە ئینتیخابات داهات مەجال هەبوو ئینتیخاباتمانە کرد چکە زمانی عەبدوڕەحمان عارفیش بوو شەڕ و شۆری جوانە بوو هی بەغا هەبوو ئاهاتی خەڵقی کە هەبوو هەندێکیان بە نەهێنی بەڵام بەعام ئیمکان هەبوو وانە بوو بڵێ شەڕ و شۆڕ بوو نەتوانی لەبەرەوە هەمووی بە ئینتیخابات بوو و پێکاتە بچووکەکانیش ئەوی ئاینی یاخود ئەوی ئیثنیینی قەومی وانە یەزیدیە مەسیحیە ئەمانە هەمووی بەشدار بوون لە کۆنگرەکە حسابی ئەوانەمانە کرد و شۆڕشی ئێلوێر بەعام کراوە بوو لەسەر ئەو پێکاتانە زۆر کراوە بوو لەگەڵ پێکاتە ئاینیەکان و لەسەر پێکاتە نەتەوەیەکان ئەنیش لەوە شۆڕشا بوون بەشدار بوون لەبەرەوە حسابی ئەوانە هەموو ئەکرا زیاتر نەک وەکو کۆنگرەی شەشکە بە پەلەپەرگیرا موچمەدێکەم و کوڕی جابێ ئەمەیان باش ڕێکخراب بوو کۆنگرەکە بەڵێ ئەی دوکتۆر بۆەوەی کە مەسەلەن لەسەر ئاشتی و شەڕ لە کۆنگرەیە هیچ بڕیارێ درا کە ئایا درێژە بە شەڕ بدەن ئاشتی بکەن یاخود لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ئەوانە دواتر باسی ئەوەتان کردەوە کە چۆن پەیوەندیتان هەبێ لەگەڵ ئێران لەگەڵ چوزانم لەگەڵ وڵاتانی دەرەوەی تر لەگەڵ وڵاتانی دەوروبەر تورکیا هیچ پەیوەندی ناکرد هیچ بە هیچ شێوەیەکە ئەترا بە کێشەی کورد ناکە بەستە شەروایە ئێران پەیوەندی هەوو لەگەڵمان باسی حسابی ئەومان کرد تەبان وەندێکی ئاسان نەبوو کێشەی زۆرتیا بوو ینی ئێرانیەکان ئێمە زۆر بڕوامان پیان نە بەڵامی تر جوغرافیە فەرزی کردبوو دەبوو پەیوەندی تەبێ و لەگەڵ حکوومەتی عێراقیش ئەو وەختە ئاشتی هەبوو ینی بەیانی 29 حوزێران قەرار بوو جێبەجێ بکرێت جێبەجێ نەکرا بوو بەڵام تەبعاً ئاشتی هەبوو و تا حەدێ ئەو ئاشتیەش وای کردبوو کە هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی بۆ نمونە عەبدوڕەحمان عارف کە سەرە کۆمار بوو هات بۆ لای مەلا مەسەبا لە نزیک ڕەواندز لەوێ یەکتریاندی لە مانگی مانگە پێش کۆنگرەکە نەک مانگە 2 هەفتە 28 داهات ئەوەش هەبوو ئەوەش هەنگاوێ بوو تۆزێک کێشەکەی باشتر کرد بوو لەوێ چۆن جێبەجێ بکرێ و ئەوە چونکە عەبدوڕەحمان عارف یاوێکی ئاشتی خواز بوو بە حەزی ناکرد شەڕ و شۆڕ بێ بەڵام ئەو سەرکردە سەربازیانی لەگەڵی هەمووانە بوون دەبان جیاواز بوون لەبەرەوە بە قەنەعەتی من حسابی ئەوانەمان هەموو هەبوو باسمان کرد زۆری شێخایان کۆنگرەکە ئەو شتانە هەمووی باس کراتەوە ئەی دوکتۆر لە پەیڕۆ پرۆگرامە بە تایبەتی لەسەر مەسەلەی ئەوەی مارکسیەت و چەپ و ئەمانە ینی لەوێشە هەر درێژەتاندا بەوەی کە لەبەر تیشکی مارکسیزم و لێنینیزم و ئەمانە درێژە بە خەباتی خۆتان بن نا لەو وەختا کاڵ بۆ بووینەوەیانە زۆر نەما بوو بەڵام تەبعاً مەسەلەی نەتەوەیی شتێکی ئەساسی بوو لە عینی وەختیشان نووسی بوومان کە ئیستیفادە لە هەموو بیربۆچوونەکانەکەین یەکێ لەو بیربۆچوانی کە سوودی لێوەرگی مەسەلەی نەزەری عیلمی و ئاشتی ئەوان ئەو شتانەیە یعنی اشتراکی عیلمی ئەوانە بەس نەک پەیڕەوی بکەین سوودی لێوەرەگەی و لەبەرەوە خەڵکە زیاتر شێوەی نەتەوەیی وەرگرت بوو هەر وەزعەکەش وا بوو چونکە بزوتنەوەکە حرام بووی نەک حیزب بەتەنها شێوەی نەتەوەیی هەبوو بۆ شەخصی مەلا مستەفاش کە سەرۆکی پارتی بۆ شێوەی نەتەوەیی هەبوو ینی زۆر بەلای ئەوانە وەکو کۆن نەئەڕۆشت ئەوەش نەما بوو منافەسەی ئێمە حیزبی شووعی ئەوڵێ من مارکسیم تۆ ئەتوێ نیشان دەیت و مارکسیتری خاتی خۆتان جیا کردەوە نەما بوو ینی تەنها پارتی قیادەیە کردو مەوجود بوو
ئەو کێشانەوان نەمابوو ئەو شتانی کۆن. ئەی دکتۆر لە کۆنگرەیە هیچ باسیەوە کرا کە هەوڵی ئاشبوونەوە لەگەڵ مەکتەبی سیاسیە ئەوانەیە دژیان بۆستنەوە لەوێ چۆن باسی ئەوە کرا؟ باسییان کرا بە خراپە چوونە بەغاتەوان ئەوانیش بەڵام لەگەڵ بەزاز ئەوانیشینیان ئیمزا کردبوو بەیانی 29 حوزێران پێمان ناخۆش بوو کە ئەوانیش حسابیان بۆ کراوە بەڵام وا باشزانرا مەلا مستەفا بە تایبەتی کە ئەو بەیانە ئێمەش ئیمزای بکەین چونکە مهم میلەتەکە ئیسراحەت بکە لە 65ەوە و 2 ساڵ هەر لە شەڕ و شۆڕێکی زۆرە بوو زمانی عەبدولسەلاموانە پشوێ بدا ئیسراحەتێ بکە وەزع باشتر بێ ئامار هەبێ خەڵق بەربدرێ تعویزات وانە بدێ بۆ خەڵقەکە ینی وطبعا بەنیسبەت ئەوانەی کە بڵێ مەکتەب سیاسی کۆنیش ئێمە ڕێئیمان وا بوو لە کۆنگرەکەشا زۆرمان باس کرد ئەوان بگەڕێنەوە ینی ناو شۆڕش لەو ڕێبازەیە خۆت بەلای کەمەوە وان نەبەرەو ئەوە نەڕۆن کە لەگەڵ حکوومەتی وەقا چاکاڵگرن بەڵام کردیان کرا ئەوە ئیترە کرا لەبەرەوە هین نەبوو ئیمکانیەتی ڕێکەوتن نەبوو بەڵام هەوڵمانەدا بە پێی توانە کە لە شەڕ و شۆڕ لەگەڵ یەکتر دوورکەوینەوە ئێمە بەڵام ئەوان حکوومەت تەرجیعیەکردن کە زیاترین بیانی حکوومەتی بەغا ئیسیفادەی لەو هینا کرد توانم بڵێم حکوومەتی ئێرانیش ئیسیفادەی لەوە کرد یانوێش حرەکەی کوردی لاواز بێ تۆ کەسێکی هەمیشە خەڵک باسیەکە تا بڵین 75 جوانش زۆر نزیک بووی لە مەلا مستەفا و ئاگاداری هەموو سیاسەتێ بوون و بەیەکەوە سیاسەتان داڕشتووە دەوری مەلا مستەفا چی بوو ئەگەر بە کورتی پێمان بڵێیت و سوپاس دەکەم. دەوری مەلا مستەفا دەورێکی گرنگ بوو ئەساسیش بوو چونکە کە شۆڕشتێک شو لە 64 و ئەوان ڕۆیشتن بۆ هەمەدان ووانەوە ئێمەژماینەوە ئەو ئینشقاقە دروست بوو ئیتر ئەم جارە حیزبەکە کە دروست بووەوە سەر لە نوێ تەنزیم کراوە لەژێر سێبەری مەلا مستەفا کرایانەوە دەوری ئەساسی هەبوو تەوان بەڵام لە عینی وەختیشە ئەو زۆر نێویست هەموو شتێ فەرزکە ینی مەسەن ڕاوێژیە کرد لەگەڵمان لە مەکتەب سیاسی مەسەن لە مؤتەمەری حەوتات قسەی کرد ئیستیقالەی کرد یعنی هەموو مؤتەمەری ئیستیقالە ئەکراوە وەکو ڕسوڵی بەڵام بە چەپڵە هەڵبژێرایەوە تەوان هەر کەلعادە هەموو مؤتەمەرات و لە عینی وەختیشە زۆر لای مهم بوو مەلا مستەفا کە وا هەموو لایەنەکە حسابیان بۆ بکرێ عەشایرە پیاوی دینیە حیزبیە غیرە حیزبیە عەسکەریە دەیوم من ئەساسی من ئەوەیە کەوا فەرق ناکەم بین حیزبی و غیر حیزبی حیزبی هەیە خراپە بێ حیزبیش هەیە زۆر باشە ئەوانە هەموو کوردن دەبێ حسابیان بۆ بکرێ ئەوە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشیش وەختەوەی کرا هەمویان تیا بوون 64 کەس کەواتە کوردبوون پێوەەر بوو بەڵێ ینی تابعێکی کوردی عامی هەبوو لەو هینانە و لەگەڵ ئەوە ئێمە کە ئێمە حیزبی و تەنزیمی داخلی و حیزبایەتی ئێمە فەرقی هەبوو مەسەن ئەیوب من ئێوە نظامی داخلیتان هەیە کوێ نووسوێتی زەلامەیە چەند زەلامەیە من قورئانم هەیە حەدیثم هەیە ئەوم لا مهمە ئەوەی خوایەوەی پێغەمبەرە و ڕێی وا بوو ڕێی زۆر فەرقی هەبوو لەگەڵ یەکی حیزبی سەرف بەڵام مراعاتی ناحەیە حیزبیشیە کرد چونکە سەرۆکی حیزب بوو دەبوو بەعزە ئیلتزاماتی هەبێ جاری وا هەبوو شتێ بە دڵیشی نەبوو بەس کە مەکتەب سیاسی ئەوانە بەعزێ شتی لە قوڵە کرد مشاوەراتیشیە کرد لەو بارەیەوە. دکتۆر جان زۆر سپاس دەکەم بۆی کە لەگەڵمانە بوویت و ماندوومان کردی و هیوای تەمەندرێژی و لە شاخی بۆ خوازم. بینەرانی خۆشەویست تا ئەڵقەیەکی دیکە لەگەڵ کەسایەتێکی دیکە و کۆنگرەیەکی دیکە بەخواتان دەسپێرم.